دوای ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوی دیداری ئاشتی چەندین دۆسیەمان لەسەر وەزارەتی خوێندنی باڵا ئاشکرا کرد لە چاوەڕێ ئەوەمان دەکرد کە وەزیری خوێندنی باڵا ئیزراعات لەو نووسراوە نێهێنیانە بکاتن کە جیاوازی لە لێوان دەرچوان کراوە بەڵام دەبین وەزیری خوێندنی باڵا هەستاوە بە هۆکاری ئەوەی کە گوایە من ناوی وەزارەتەکەیانم زڕاندووە و سکاڵای یاسایی لەسەرمان تۆمار کردووە. ئێمە هەموو قسەکانمان کە کردومانە لە دادگا ناترسین و هەمومان بە بەڵگە لەلایە. کاتێک کە دەبین جیاوازی کراوە لە نێوان چەند کەسێک کە لە یەک پۆل بوونا کە لە یەک ساڵ تەواویان کردو لە یەک وەزارەت دەوامیان کردووە بەڵام بۆ یەکەشیان دەڵێ بڕوانامەکە دروستە و کێشەی نییە بۆ یەکەشتریشیان دەڵێ مامەڵە لەگەڵ ئەو زانکۆیە ناکەین. ئەگە هەر لە هەر وڵاتێشتر دەبین ئەو جیاوازیەکە هەبێتن وەزیر و ئەو بەڕێوبەری گشتی دەست لە کار دەچێشنەوە بەڵام بەداخەوە لای ئێمە دیارە بۆ بەرتەسکردنی ئازادی ڕادەربڕین وەزیر هەستاوە بۆی کە سکاڵای یاسایی لەسەر ئێمە تۆمار کردووە. بۆ نمونەیەکێشتر لەوانە کە دەبین زانکۆی قەڵەمە دەبین جیاوازی واکراوە چەند کەسێک پێکەوە لە یەک پۆل بوونا بڕوانامەی یەکێشیان دەبەستی یەکێشتریش نابەستیتن. ئێستا کە دەبین کە وەزیری خوێندنی باڵا بە ئاشکرا بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکاتن. ئێستا بڕیاری ئەنجومەنی شوڕا هەیە سەبارەت بە دەرچوانی زانکۆی کتاب بەڵام تاکو ئێستا دەبین وەزیری خوێندنی باڵا ئامادە نییە ئەو بڕیارەی دادگا جێبەجێ بکات و بچێتە ژێرباری یاساوە کە دەبین ئەوەش جیاوازیەکە و بە دادگایەکانی کوردستان و دەسەڵاتی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە کە دەبین ئەو جیاوازی و ئەو دەبین لە نێوان دەرچواندا دەبێت چه هۆکارێکی لە پشت بێتن کە وەزیرێک بتوانێتن بە ئاشکرا ئەو جیاوازی ڕادەربڕینەی هەبێتن لەکەر ئێمەدا. ئێمە کاتێک کە داوای مافی دەرچوان دەکەین وەکو ڕێکخراوەکەمان بەڵام وەزیری خوێندنی باڵا ئامادە نیە گوێ لە داوایەکەی ئێمە ڕابگرێت و بەڵکو دەرگاکانمان لەسەردا دەخات و سکاڵامان لەسەر تۆمار دەکات و بۆ ئەوەی ئێمە بێدەنگ بکاتن. ئێمە چەندین شت خراوەتە بەردەستمان بۆ ئەوەی کە بێدەنگ بین داوای مافی دەرچوان نەکەین بەڵام با دڵنیا بیتن ئێمە بەردەوام دەبین کە داوای مافی دەرچوان دەکەین زیاتر لە 6 مانجیشە بە وردی چاودێری بڕوانامەکان و لێکۆڵینەوە لە بڕوانامەکانی زمانی ئینگلیزی ماستێر دکتۆرا دەکەین ئینشاڵڵا لە زووترین کات ئەنجامەکەشی ڕادەگەیەنێن و بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان بزانێتن کەشتی کراوە ناو وەزارەتە و